پاش 7 ساڵ چاوەڕوانی و ئامادەکاری بۆ ناردنی پرۆژە یاسای بودجە لەلایەن حکوومەتەوە بۆ پەرلەمانی کوردستان بە وتەی ئەندامێکی پەرلەمان هەست بە ساردبوونەوە و نەناردنی پرۆژەکە دەکرێت. لەمێژە باسی بودجە دەکرێت و کە بەتەمای بێتە پەرلەمان بۆی گفتوگۆ بکرێت و ئەم جارە بۆ یەکەمین جار پاش 7 ساڵ ببینە خاوەنی پرۆژە یاسای بودجە، بەڵام ئەوەی دەدیندرێت و دەخوێندرێتەوە و دەبیندرێت من پێم وانە بۆ ئەم ساڵ بتوانین پرۆژە یاسای بودجەمان هەبێ و هەز دەکەین بە ساردبوونەوەیەک و ناردنی ئەم پرۆژە بودجەیە. هیوادارم ئەمە ساردبوونەوەی پێوە دیار نەبێ هەرچەندە ئەم ساڵەکەشی واتەواو بوو ئەگەر پرۆژەکەش بێ پێم وانە بتوانێت هیچ خزمەتی خەڵکی کوردستان بکات. ئەندامێکی لیژنەی دارایی و ئابووری لە پەرلەمانی کوردستان دەڵێت لە ئێستادا ناردنی پرۆژە یاسای بودجەی ساڵی 2021 بۆ پەرلەمانی کوردستان هیچ سوودێکی نییە. بۆیە ڕێگەی دروست ئەوەیە حکوومەت لە مانگی 11 ئەم ساڵ ئامادەکاری بکات و پرۆژە یاسای بودجە 2022 بنێرێتە پەرلەمان. پرۆژە یاسای بودجە جەدوای تەواو بووە، بنێرێ و نەنێرێ هیچ لە بابەتەکە ناگۆڕێ. بۆ پرۆژە یاسای بودجە بۆ یەک ساڵی مالیە، بۆ یەک سنەی مالیە. ئێستا مانگی حوتە، ئەگەر مانگی هەشت بینێرێت تا لە پەرلەمان مناقەشە و گفتوگۆ و راپۆرتی لیژنەکان و هەمووی دڵنیا بە ماونی و زیاتری پێچێتەوە مانگیدەوە تا سەرۆکی هەریەم پەسەندێکا و لەوە قایع بڵاوە بێتەوە و ڕێنمایی دارایی و ئانەی بۆ دەرەچێت نزیکە بێتەوە لە مانگی 12 کەواتە بودجەی بۆ ساڵێ بۆیە ڕێگەی دروست ئەوەیە هەر لێسەوە ئامادەکاری بکرێت بۆ ئەوەی لە مانگی 11 بودجەی ساڵی 2022 بێتە پەرلەمان. ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان گفتوگۆکانی لەسەر ڕژنووسی پرۆژە یاسای بودجەی ساڵی 2021 بەردەوامە و تا ئێستا پرۆژەکە پەسەند نەکراوە تا بنێردرێت بۆ پەرلەمانی کوردستان. باوتەی بەشێک لە پەرلەمانتارانیش هۆکاری سەرەکی پەسەند نەکردن و نەناردنی پرۆژەکە بۆ جێبەجێ نەکردنی ڕێکەوتنی نێوان هەولێر و بەغداد دەگەڕێتەوە. هەڵگورد ئەحمەد کورساد نیوز هەولێر.